هەروەک چۆن زمانەوانان بایەخیان بە ناساندنی وشەی شەرع داوە، زانایانی تەفسیر و زاراوە ناسێنەرانیش زۆریان بایەخ بەشیکردنەوەکەی داوە. ئیبن مەنظور ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبە نایابەکەی خۆی لیسان العرب کە 4,021,000 کەلیمەی تایە ئەفەرمێ الشەریعە ئەو بڕیارە دینیانەیە کە خوای گەورە وەکو ئەحکام بۆ مسلمانانی داڕشتووە. ئەمە ئیتر دەینە سەر باسی زاراوەیی وەکو نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و کردنی چاکەکانی تر. لە شاطئ البەحر وەرگیراوە، شەرع البەحر یعنی کەنار دەریا، لەوەیە کە خوای گەورە فەرمێ ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها، واتە پاشان تۆمان خستە سەر ڕێباز و دەستورێک دەتۆ شوێنیکەوە. هەروەها لكل جعلنا منكم شرعة ومنهاجا، بۆ هەر یەکەتان شریعەت و بەرنامەی خۆیمان بۆ دیاری کردووە. لە تەفسیریدا لەم ئاەتەیە وتراوە الشرعة يعني الدين والمنهاج، هەردووکیشیان يعني الطريقة، واتە شریعەت بریتیە لە چی؟ لە دین و ومنهجەکەش بریتیە لە ڕێباز. هەروەها وتویانە کە هەردووکیان پێکەوە شرعة ومنهاج هەر بە مانای ڕێو ڕێباز هاتووە کە لێرە مەبەستی لە دینەکەیە، بەڵام کە بە دوو بەش دێ یەکیان جەختە لەوی ترەکرێتەوە. ابن عباس ڕزای خوایان لێبێ ئەفەرمێ شرعة ومنهاجا يعني سبيلا وسنة، واتە ڕێباز و شێوازی ڕەفتار، يعني دیاریکردنی منهجەکە و هەڵوێستگرت نەبەرە، وەکو لە سەردەمی ئێستا ئێمە خۆمانەڵین دەڵێ بەپێی بەرنامەی حیزبەکە ئاوایە ئەم هەڵوێستەیان بۆیە گرتە بەر بە دووشت شرعة ومنهاجا. بەڵێ قتادة فرمي الدين واحد والشريعة مختلفة، واتى الدينك يكو شريعتكش جاواز. الراغب الأصفهاني كصاحب كتاب المفردات في ألفاظ القرآن، هر كسكتان عربي بزاني وكتابيه به زور لزارة وقرآن كان شارزاه به، فرمي الشرع نهج الطريق الواضح، يعني شريعة بريتيا التي لبرنامج روشني الرقايق. شريعة خوي تشاوقة طبعا مصدر، بلام كراو بالناوي رقا وربازك. لقرآن شواي باز كردو فرميتي ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها. ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها أما جيب ودوشد يكم أو سيستم الرئاسة قردوني وتبعتك خواي قربو همو مروفيتي داناو كهر كان لا إخوان ولا سري الرونو برجواندي يكتري بجمجولا كان يانا هن دي وسرزمينش ديسان بهمويان آودانا كانوا بو أما بستشك القرآن أما جي بيكردو أفرمي أهم يقسمون رحمة ربك نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ورفعنا بعضهم فوق بعض درجات ليتخذ بعضهم بعضا سخرية ورحمة ربك خير مما يجمعون. چما اوان بزي الرحمي خواي پروردگاركي تو دابشكن اما خومانا مشتيكي ما يجياني دنيا ايمان دابش كردو پلو زي هندي چان من بسر اواني تريانا برز كردو تو تا هندي چان سود لپلو پاي جاوازي يكتري وربگرن. رحمة بزي خواكي تو باشترين شتيك كبو خواني كوكنو. اما يكم شد كوابو بريتيا لسرشت وتبعتك كبرجوان دي كان يكتري دينات دي. ثم جعلناك على شريعة من الأمر. دوام معنى كليه فامرتوا او فرمانو بريار الدينيانية كمروفيا راستا كردوا بسربستي خوان بيقر نبر ربازك وري بقرنو حرن اما جي اصاور رساي هما جورو هواي تيدا كدا سردتو ليه قوري يان هر هيترو ديتا شوان اوي تريان وكو فرما ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها يعني فرما شرع لكم من الدين ما لم شرع لكم من الدين بورم كردنوي دينك وأحكام الشرعي أو ريسا وربازة وشريعتي دارشتو أماش أماجيك بو أوا كأوبنا ماو بنتشينا دينياني كهمو ملتاني لسرن همويان لأصلا يكسانا وكو
خواناسی کە پێویستە هەمویانی لەسەر بن. ئەبو البەقاء الکەفەوی ئەویشە شکل لە عالمەکان کە کتێبی الکلیاتی نووسیوە کە کتێبێکە وەکو فەرهەنگی زاراوە وایە، چۆن لەم سەردەما فەرهەنگی سیاسی هەیە، فەرهەنگی عسکەری هەیە، فەرهەنگی سۆشیالیستی هەیە، ئەویش وەکو فەرهەنگێکی ئیسلامیە بۆ زاراوە شەرعەکان لە پێناسەی شەریعەتە ئەفەرمێ شەریعەت زاراوەیە کە بۆ ئەو ئەحکام و بڕیارە فەرعیانە دانراون کە کەسێکی باڵغی پێدا دەڕێژدێ، شخصیەتی ئینسانی باڵغ بەوانە داڕێژدێ تا لە ژیانی هەردوو دنیادا بەپێی ئەو ڕەفتارە بەپێی ئەو شەریعەتە ڕەفتار بکە. جا ئەم ئەحکامانە چ ئەو دەقانە بن کە خوا و پێغەمبەری خوا دیاریان کردو و ئەسڵن، یعنی وەکو قورئان و حەدیث، چ ئەوانە بن کە لێیانەوە گوێ بۆتەوە یان نەگەڕێتەوە سەریان، ئەسڵ کیتاب و سوننەیە، و هەروەها ئەوانی تر کە دێنەوە سەریان وەکو ئیجماع و قیاس هەموو چۆتەوە داخلی ئەمە بۆتەوە کەوابوو بە پێی تعریفەکەی ئەبو البەقاء الکەفەوی کە ئەوترێ شەریعەت یعنی هەموو دینەکە. شەرعیش وەکو شەریعەتە، هەر هەمان معنایە، بریتیە لە ئەنجامدان یان واز لێهێنانی گفتار و کردارێک کە پێغەمبەرێکی خوا فەرمانی پێدابێ، چ بە ڕاشکاوی و ڕاستەوخۆ فەرموو بێتی، چ بە ماناواتە یان لاوەکی دەری بڕی بێ. ئەمیش بەم شێوەیە معنای گشتگیری شەریعەتەکەی کردو. شێخی تەهانۆیی کە ئەسڵ خەڵکی هندستانە لە کتێبی کەشف اصطلاحات الفنون، یعنی ڕوونکردنەوەی زاراوەی فنون، مەبەست لێرە کۆی فەنە، طبعا نێمەش هەموو ئەزانین، بەڵام لە ئیصلاحی عولەمای ئیسلامە کە ئەفەرمون الفنون مەبەستیان لەوەیە بۆ نمونە فقه، ئوسولی فقه، حەدیثە، علمی حەدیث و ئوسولی حەدیثە یان علومی قورئانە و هەروەها مەبەستیان لە فنون، مەبەستیان لە علمە شەرعیەکانە. ئەویش لەو کتێبەی خۆیان ئاوا پێناساکە ئەشەریعە ئەو ئەحکامانەیە کە خوای گەورە بۆ بەندەکانی خۆی دیاری کردووە و بە پێغەمبەری خۆیدا ناردوێتی، جا ئیتر پەیوەندیان بە چۆنیەتی کارکردنەوە هەبێ کە بە فەرعی و عەمەلی ئەناسرێن یان بناغەی باوەڕن و بە ئیعتیقاد ئەناسرێن کە علم الکەلامی پێوترێ. یعنی شێخی تەهانۆیی کە ئەفەرمێ شەریعەت چییە؟ ئەفەرمێ شەریعەت هەردوو چێتی، هەم لایەنی عەقیدەکەی هەم لایەنی ئەحکامە شەرعیەکانە کە خەڵکی پێی وایە، بەس لایەنی فقهەکەیە. دیسان شەرع هەر ئەوە فەرمێ تەهانۆیی بە مانای ئەدین وەلمیلەش هاتووە، ئەم جارە سەیریکەن بە گشتگیرتر باسێک هاتووە، چونکە ئەو ئەحکامانەی لەو ڕۆ کە فەرمانی خواین و پێویستە وەربگیرێن دینین و دینیشن، لەو ڕۆژەوە کە بۆ خەڵکی دێت و بەسەریان ناخوێنرێتەوە نووسرێتەوە ئەلمیلەی ئیسلامی ئەگرێتەوە وەکو بەرنامە خەڵکەکەیە. ئەوەش کە شەرعیە لەبەرەوەیە کە شەرعی خوایە، بۆ دینەکە ئەوترێت دینی خوای گەورە، بەڵام بۆ ئومەتەکە میلەتەکە ئەوترێت یان بە شەریعەتەکە ئەوترێت هی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام، وەکو ئەڵێن ئومەتی محەممەد یا شریعەتی محەممەد المستەفا عەلەیهی سڵات وسەلام. یان جاری وهەیە دینەکە بە بنەما سەرچاوە خواییەکانە ناسرێت و شەریعەتیش بە ئەحکامە عەمەلیەکان. شێخی تەهانۆیی لێرە ڕەبتێکی جوانی کردوێتەوە. یەکەمە فەرمێ هەموو لایەنە اعتیقادیەکانی ژەگرێتەوە، عەقیدەشە، و لایەنە عەمەلیەکانی ژەگرێتەوە تا ئەحکامی شەرعە، فقهە، حەڵاڵ و حەرام و سەودا و مامەلەی بازاڕ و شەڕ و ئاشتی و هەموو شتەکانی تر. دیسانە فەرمێ لە لایەکی تریشەوە دین و میلەتەکە ژەگرێتەوە، بەڵام کە ئەوترێت دین ئەڵێن دینی خوای پەروەردگارە، بۆ میلەتەکە ئەڵێن میلەتی محەممەد، ئومەتی محەممەد عەلەیهی سڵات وسەلام، هەروەها شریعەتی محەممەد عەلەیهی سڵات وسەلام. کەوابوو بەم مانایە شێخی تەهانۆیی شەرع و شەریعەتەکە هەموو دینەکەیە. ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها، يعني ثم جعلناك على دين فاتبعه.